کاتتان باش بەهیوام هەموو لایەک زۆر باش بن تەندروست باش بن ئینشەڵڵا دڵخۆشم کە ئەمشەویش لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان دووبارە هاتمەوە خزمەتتان نوێژ و ڕۆژوتان قبول بێ ئینشەڵڵا ئەمڕۆژتان بەخێر و خۆشەویستی بەڕێ کرد بێت من دڵخۆشم کەوا ئەمشەویش لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان دووبارە هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست سپاسی سپۆنسەرانی کەرنەڤاڵی کەناڵی دیمەندەکەم MG کە سارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە هەروەها M سنتەر با مۆبایلی آیفۆن 15 کۆمپانیای خۆشناو بۆ بەرهەمەکانی LG هۆم ئیستانبول سۆنگڵایت بە ڕووناکەرەوەی جۆرا و جۆر و ئەتاسای بە خەڵاتی ئاڵتونی و ڤێننا بە خەڵاتی ئەڵماسی بۆ ئەو کەسانەشی کەوا ناتوانن پەیوەندی بکەن ئێمە ڕۆژانە لە پەیجی کەناڵی دیمەنەوە لایڤمان هەیە لایڤ پرۆگرام هەیە دەتوانن بڕۆن لەوێەوە سەردان بکەن بۆ هەر پرسیارێک ئێمە کەسێک لە کۆمنت هەڵدەبژێرین کە زۆرترین کۆمنت دەنووسێ و بێگومان دەبێت لایڤەکە شێر بکەن لای خۆتان و لە کۆتایی پرۆگرامیشدا لە کۆی ئەوەندە کۆمنتەی کە هاتووە دە کەسی دیکە هەڵدەبژێرین بۆیە بەردەوام هەوڵ بدەن کۆمنت بنووسن بۆ وەڵامی بۆ پرسیارەکان اینجا دەچینە لای ئێوە هەروەکو دەشزانکەوە 13/4 ئیتر ماوەکەی زۆر نزیک بۆتەوە تیر و پشک ئەنجام دەدەین بۆ ئەو دیاریە گرانبەهایانە کە بۆ ئێوەی خۆشەویست ئامادەکراوە لەلایەن سپۆنسەرەکانمانەوە بۆ ئێوەی خۆشەویست بێگومان لە فامیلی مۆڵ ئینشاڵڵا 13/4 تیر و پشک دەکەین و بۆ ئێوەی خۆشەویست دەربچێت اینجا دەچینە لای یەکەم پەیوەندی و بزانم کێمان لەگەڵا یەکەم پەیوەندی کێمان لەگەڵا دایکی ڕێیانم کاتت باش کاتت باشەی ماخام باشی باشی گیانەکەم زۆر باشم تۆ چۆنی زۆر زۆر سپاس دەکەم وڵی باشم الحەمدوللیلا ئینشاڵڵا ئەنگۆش زۆر باش بن سپاس بۆ پەیوەندیەکە دایکی ڕێیان لەکوێوە لەگەڵمانی لە پیرەمەگرونەوە سەر چاوانم سپاس بۆ گشت بینەرەکانمان لە پیرەمەگرون دایکی ڕێیان پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان چۆن بوون چۆنتان بەڕێ کرد هەندنا بۆ خۆش کرد باش بووین لەخوا بەزیادش کوڕ ڕەمەزانێکی خۆش بوو الحەمدوللیلا بەخوا گەورە تاعاتی عیبادەتەکانمان لێ وەرگرێ ئامین ئینشاڵڵا خوای گەورە تاعاتی هەموو لایەک قبوڵ بکات دایکی ڕێیان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرم وەڵای با ڕەمەشەکە بێ با ڕەشەکە بێ کام ژمارە وڵا ڕەقەم یەک بە چاوان ژمارە یەک لە بۆکسی ڕەش بۆ دایکی ڕێیان لە پیرەمەگرونەوە بزانین دەڵێ چی دەڵێ سێگۆشەی بەرمۆدا دەکەوێتە سەر کام زەریە بەڵێ زەریای شین شەی ماخان دڵنیای وڵی زۆر دڵنیاش نیم بەڵام وا بۆ چونم بۆ یەتێ دایکە ڕێیان گیان زەریای هێمن یان زەریای ئەتڵەس وڵی زەریای هێمن بەڵێ بە زەریای هێمن بێ تەواو دواوەڵام تەنای گۆڕی زۆر زانیاری لەسەری نەکەمەکێک بەس بۆخوای قەینا زانیاری نێ ئێستا من دوو هەڵبژاردەم دایکێت و سێژنا زەریای ئەتڵەسیان هێمن یەکیانم بۆ هەڵبژێرە دواوەڵام زەریای هێمن بێ تەواو نایگۆڕی تەواو نایگۆڕ قەینا بڕیارەکە گەنێتەوە کە دەگەر یەکەم هەڵبژاردەکەتان نەیگۆڕن بە تەواو بەڵام بەداخەوە زەریای ئەتڵەسی وەڵامی دروستە دایکی ڕێیان بەداخەوە دەستخۆش پاس بۆ پەیوەندیەکەت دەچینە پەیوەندی دواترمان کاک محەممەدمان لەگەڵم کاتت باش سلامەخان باشی باشمە تو کوی باشی ئەوە براکەم تەلەفۆنی کرد بەس گوتێت و قسەی بکە ئەجا ئەتو ناوت چییە بەهرەیە بەهرە گیان بەچیەوە خەریکی تۆ ئەڵی جا خوێندنە و ئیشی ماڵە دەی بزانم قۆنا لە قۆناغی چەندەمی لە 12 فۆل 12 زانستیان وێژەی زانستی دەی ئیشەڵڵا سەرکەوتوبی گیانەکەم داهاتوێکی گەشت ڕوونت هەبێ دەست خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت وڵڵا برام زۆر هەوڵیدا یعنی لە یەکەم ڕەمەزانەوە لە یەکەم ڕۆژ ڕەمەزانەوە هەر هەوڵەدا لە کۆمنت بەهرەخان ناوی بەهرەخانە بەهرە بەڵێ جان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە وڵای گەر بۆکسی شین بە چاوان
ئەزیەت نییە با بزانین کام ژمارە دێ لە بۆکسیشین باش ژمارە پێنجی بە چاوان ژمارە 5 لە بۆکسیشین بزانین چ دەڵێتن شەقامی 16 لیرە دەکەوێتە کوێی ئەوروپا شەقامی 16 لیزە دەکەوێتە کوێی ئەوروپا باوەڕکێ یەکەم جارە جێم لە ئەویت وڵاتێکی زۆر جوانە خەڵک زۆر سەردانی دەکا یعنی مەبەست چییە باشوور باکوور کوردستان نییە دەڵێن کوێی ئەوروپا ینی وڵاتێکی ئەوروپیە بەڵێ ئەوروپا لە باکووری ئەوروپا هەیە ینی مەبەست ئەکەوێتە کام بەشی وڵاتێکە گیانەکەم ئێستا پێم بڵێ فەڕەنسایان ئەڵمانیا 16 لیزە 16 لیزە بەڵێ ئەڵمانیا یانیش فەڕەنسا با فەڕەنساوی با فەڕەنسابێ ئێمەش با وەڵامی ڕاز ببینین بەڵێ فەڕەنسایە دەستت خۆش بێ سپاس بۆ وەڵامەکەت فەڕەنسا وەڵامی دروستە موسلیح حەسەن لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ موسلیح حەسەن بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ و ئێستا دەچینە پەیوەندی دواترمان ئاشناخانم کاتت باش کاتت باش باشی بەڕێزم زۆر باشم تۆ چۆنی باشی سپاس دەکەم وەڵا باشم ئێوە باشن یاخوا هەر باش بی وەڵاهی ئەمەش زۆر باشین سوپاس دەکەم ئاشناخان لە کوێوە لەگەڵمانی لە سلێمانی لە سلێمان بەڵێ لە سلێمانی لە سلێمانیەوە سەر چاوانم ئاشناخان ئەگەر سڵتی تەلەڤیزیۆنەکەت کەم کە تەنها لە مۆبایلەوە با جۆمان لە یەکتری بێ باشە بەقڕون باشە ئاشناخان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە بۆکسی زەرد باشە بۆکسی زەرد کام ژمارە ژمارە 2 ژمارە 2 لە بۆکسی زەرد بزانم بۆ ئاشناخان دەڵێتی بابێتە سەر شاشە خاڵی بە گەیشتنی ڕووباری دیجلە و فرات کوێیە هیچ هینێکی کانی یارمەتیم بیت وەڵاهی ئاشناخان زۆر زۆر ئاسانە یانی کەس لانی هاوکاریت بکە بەر وەڵا براکەمم لایە ئەیدەی تۆزێک گفتوگۆ بکە لەگەڵ براکەت بە هاوکاریت بکە شەتڵ عەرەبە باشە ئاشناخان لە خەریتەی عێراقدا دیارە دەکەوێتە ئەو دیوی بەسڕە مووسڵ نانە مووسڵ بەڵێ مووسڵ چ وەڵامێکت گوت ئاشناخان بوو گورە گوێم لێ نەبوو مووسڵ یەکەم جار چیت گوت یەکەم جار یەکەم جار بەغداد شەتڵ عەرەب شەتڵ عەرەب دوا وەڵامتە بەڵێ بەس هاوکاریشم با کە دوا وەڵامی بێ هاوڕیان با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە بەڵێ شەتڵ عەرەبە دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت خەدیجە سەلام لە کۆمنت وەڵامی دروست نووسیوە سپاس بۆ خەدیجە خان بۆ کۆمنتەکەی دایکی سەروانم کاتت باش ئەم کاتێک تۆش زۆر سپاس دەکەم من زۆر باشم تۆ چۆنی زۆر سپاس یاخوا هەر باش بی لەکوێوە لەگەڵمانی لە هەولێر لە هەولێرەوە سەر هەردوو چاوم دایکی سەروان لەگە ڕەمەزانێک کوو بووی وەڵا باسم ئەلحەمدوللا ڕەمەزانێکی زۆر خۆش بۆ ئەستا ئەلحەمدوللا ئەلحەمدوللا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی سپی ڕەنگی سپی دایە ئەوە زان دەڵێ دایە ئەو منداڵە دەڵێ دەڵێ ئەو سەروانە کام ژمارە دایکی سەروان ژمارە سێ ژمارە سێ بزانین پرسیارەکە دەڵێتی گۆرانی شەش پەپولەکەی گۆشەی باخەکەم بەرهەمی چ گۆرانی بێژێکە بەرهەمی چ هونەرمەندێکە بەڵێ ئەگەر دووبارە پێوە گۆرانی شەش پەپولەی گۆشەی باخەکەم مەرجێ فەریقی دڵنیایی بەڵێ گۆرانیەکەت زۆر پێخۆشە بەڵێ زۆر خۆشە گۆرانیەکی زۆر خۆشە بێگومان هی هونەرمەند مەرزیە فەریقیە خاڵی خۆش بێ
ڕەسوول تەحسین لە کۆمنت وەڵامی دروست و نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەی. مینا خانم کاتت باش. باشتر بۆ سلێماخان. چۆنی گیانەکەم؟ باس دەکەم یاخوا باشبی لەکوێوە لەگەڵمانی مینا خان؟ لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە سەر هەردوو چاوانم. مینا خان دەستی ئێوەش خۆش بێ بۆم بەرنامە جوان. زۆر زۆر سپاس دەکەم. لەگەڵ ڕەمەزان بووی چۆن بووی چۆنتان بەڕێ کرد؟ وەڵا ئەلحەمدوللا ساڵەکەی فێنێک بوو کۆتبۆ بەهارەوە هەرچەنە لە سەیران و شتیشی کردین بەس دوێر جەژن حەقی بۆکەینە. ئینشاڵڵا ئینشاڵڵا بەهارەکە ئیتی بارانێکی دیکەش وا دەبارەیە ڕەحمەتی خوایە بەهارەکە دووبارە زیندوو دەبێتەوە و خۆشتر دەبێت. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با پەمەی بێ. باشە بۆکسی پەمەی و کام ژمارە؟ یەکی تیا ماوە. بەڵێ بەڵێ یەکی تیا ماوە ئەرێوەڵە لە سەری سەرەوەشە ئەوە ژمارەیەک. اینجا پرسیارەکە بێتە سەر شاشە تاوکو بۆ ئاشناخانی بخوێنمەوە. شەقامی هۆلیوود دەکەوێتە کوێی ئەمریکا؟ نیویۆرک. نەخێر. لۆس ئانجلس. لۆس ئەنجلس. دواوەڵامتە؟ وڵایی جاری پێشش وەڵامی پرسیارەکەم نەزانی پەیوەندیەکەم فریان نەکەوتم وەڵام بە مۆدا خرایەوە ئیتر بەشکم ئەم جاریان ڕاستکەم. ئیتر بەشکم ئەم جاریان ڕاست بکای دربا وەڵامی دروست ببینین ئێمەش بەڵێ لۆس ئەنجلسە دەستت خۆش بێ پەیوەندی وەڵامەکە زۆر دروستە. هاڕون شەهاب لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ. کێما لەگەڵ ئێستا؟ السلام عليكم. کاک ئەحمەدەم کاتت باش. کاک ئەحمەد. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش کاکە؟ کاک ئەحمەد. السلام عليكم. عليكم السلام گیانەکەم باشی؟ بەڵێ ئەوە برایەکەم غڵەتی کرد بە ناوی ئەسمای. ئێستا ناوی تو چییە؟ ئەسما. ئەسما. باشە ئەسما گیان. ئەسما خۆش بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس گوڵەکەم سپاس بۆ تۆ. لەکوێوە لەگەڵمانی ئەسما خان؟ هەولێر. لە هەولێر سەر چاوانم. ئەسما بەڵێ پێم بڵێ پۆلی چەندی؟ پێنج. پۆلی پێنج. زیرەکی لە قوتابخانە؟ بەڵێ. پێت خۆشە ببی بە چی کە گەورە بووی؟ بەڵێ. پێت خۆشە لە داهاتوودا ببی بە چی؟ وەڵایی ئێرە ڕاوزاوەتی زۆر هیچم گوێ لێ نییە. گوێت لێم نییە؟ ئەرێ وڵا. ئێ شوێنەکەی خۆت بگۆڕە تەنها لە مۆبایلەوە قسە لەگەڵ من بکە. شتێکتان پێشکەشکەم؟ بەڵێ؟ شتێکتان پێشکەشکەم؟ فەرموو دە شتێکم پێشکەش بکە. ئەرێ وەڵا. کوردستانی خۆشنیشتمانی جان تۆقی بێگانی مێدێکمان چاوم پشتی شاختان بێگان باخکاردا دەنگشم شاڵی شوانەکان دووک باقی جوانەکانی قاسەکەوانەکە شوێنەکەی میشێوەکان ئەمانە هەموو گویانکردنەوە هایم شعری دڵیان گرتنەوە من برێک بکەم لەم خاکەڕوان بۆی خۆشوێستۆ ئاگرا. ئەی یەخوا ئەو دەستانت هەر خۆش بێ سەرکەوتوبی ئیشڕەڵڵە گیانەکەم. پێت خۆشە پرسیار لێ بکەم یان یەکسەر ناوت بخەمە نێو تیر و پشکەوە؟ وەڵای بەکەی بەڵێ؟ بەکەیفی خۆت. بەکەیفی خۆم. زۆر باشە کەواتە دەستت خۆش بێ مادەم تو شتێکی خۆشت پێشکەشی من کرد ئەوە منیش ناوی تۆ دەخەمە نێو تیر و پشکەوە کە سێزدەی چوار ئەنجامی دەدەین. باشە بڵەکەم؟ زۆر سپاس. سەرت هەردوو چاوانم سپاس بۆ پەیوەندیەکەت. باشە دەچینە پەیوەندی دواتر؟ ژیان خانم کاتت باش؟ ئەم کاتێ خۆشتان باش. باشی ئینشاءڵڵا. زۆر سپاس وەڵا باشین. ئێوە چۆنن دەنگ بازیەوە؟ باشبی وەڵڵاهی زۆر باشین سپاس بۆ خوای تۆ چۆنی؟ وەڵا مەمنون زۆر باشین. دەستخۆشیان بەرنامە جوانت لێکەن. زۆر زۆر سپاس دەکەم. دەستت خۆش بێ ژیان خان. لەکوێوە لەگەڵمانی؟ لە چەمچەماڵ. لە چەمچەماڵەوە سەر چاوانم سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ بینێربوونتان ژیان خان. زۆر مەمنون سپاس. فەرموو مەمنون. ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. پەمەیەکە. باشە بۆکسی پەمەیی بزانین دەڵێ چی؟ کام ژمارە؟ با ژمارە دوو بێ.
باشە ژمارە 2 بزانی ژمارە 2 دەڵێتی کام وڵاتی ئەفریقیا بە مرواری ئەفریقیا ناسراوە؟ بەڵێ زەحمەت پرسیارەکەم بۆ دووبارەکەیتەوە. بە چاوە کام وڵاتی ئەفریقیا بە مرواری ئەفریقیا ناسراوەتە وڵاتێکی ئەفریقیا ناوی شوێنەکە بە مرواری ئەفریقیا ناسراوە ناوی ئەو شوێنە چییە؟ مرواری ئەفریقیا وڵی زانیاریەکەم لەسەری نییە. بەڵێ مرواری ئەفریقیا بەڵێ ناوی ئەو شوێنە چییە؟ ئەو شوێنی کە مرواری لێ بەناوبانگە. بەڵێ ناوی ئەو شوێنەیە کام وڵاتە ناوی وڵاتێکە بە مرواری ئەفریقیا ناسراوە. دوو ئەختیارت دەدەمێ نێجیریا یانیش ئۆگەندا. نێجیریا یان ئۆگەندا؟ بەڵێ با ئۆگەندا بێ. با ئۆگەندا بێ. ئێمەش با وەڵامی دروست ببینین هاوڕێ. وەڵامەکەم ڕاستە؟ زۆر ڕاستە. دەستت خۆش بێ. سپاس بۆ پەیوەندیەکەت. مەمنونم دەست خۆش بێ. تارا محەممەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ تارا محەممەد بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ و پەیوەندی دواترمان لا نەخانم کاتت باش. زۆر باشم. تۆ چۆنی دڵەکە؟ یاخۆ باش بێ. لەکوێوە لەگەڵمانی لا نەخان؟ لە قەڵاتزێوە سەر هەردوو چاوانم ڕێزم بۆ هەموو خەڵکی قەڵاتزێ. زۆر سپاس. بەچێوە خەریکی چ کارەی؟ کتی ماڵێم. کچی ماڵە یەخۆ لەشت ساغ بێ. سپاس بۆ بینێربوونت گیانەکەم. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با سەوز بێ. بەڵێ؟ سەوز. زۆر باشە. ڕەنگی سەوز. کام ژمارە؟ ژمارە 2 بێ. ژمارە 2 لە بۆکسی سەوز. پرسیارەکە با بێتە سەر شاشە تا بۆت بخوێنمەوە. ڕەنگی سەوز ڕەنگی دڵخوازی تۆیە لا نەخان؟ دایکم حەزی لێ بوو. یاخۆ لەشت ساغ بێ ڕێزی و خۆشەویستیم هەیە بۆ دایکت بۆ خانەوادەکەت. پرسیاری ژمارە 2 لە بۆکسی سەوز دەڵێ هونەرمەند و شانۆکار ئەحمەد سالار لەکوێ لەدایک بووە؟ لە سلێمانی. ئەحمەد سالار لەکوێ لەدایک بووە کە هونەرمەند و شانۆکاری کووردە؟ لە سلێمانی لەدایک بووە. دڵنیای؟ بەڵێ. بەڵێ دڵنیایە. ئێمەش باوەڵامی ڕاست ببینین. بەڵێ لە سلێمانی خۆشەویست. دەستت خۆش بێ. سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس. فریاد حەسەن لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکەت. دەستت خۆش بێ. نیازمان لەگەڵە. نیاز خانم کاتت باش؟ باشی گیانەکەم؟ یاخۆ باش بی. وەڵامەش زۆر باشن. سپاس بۆ خوا. لەکوێوە لەگەڵمانی نیان خان نیاز خان؟ لە سلێمانی؟ بەڵێ. سەر هەردوو چاوانمان سپاس بۆ بینێربوونتان گیانەکەم. فەرموو با بچینە لای ڕەنگەکان. پرتەقاڵی. ڕەنگی پرتەقاڵی. کام ژمارە؟ ژمارە 4. ژمارە 4 لە بۆکسی پرتەقاڵی. پرسیارکە بێتە سەر شاشە تا بۆی بخوێنمەوە. دەڵێ کام لەم پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێت پورزای یەکتری بوون؟ زانیاری باش نییە لەسەری. تۆ زێت بیری لێ بکەوە ئاسانە. پورزای یەکتری بوون و پێغەمبەر بوون سەلامی خوایان لەسەر بێ. سەلامی خوایان لەسەر. بەڵێ. هارون و موسا. اختیارت دەدەمێ نیاز خان. موسا و عیسا یان یەحیا و عیسا؟ یەحیا و عیسا. دڵنیای؟ نەوەڵات دڵنیانیم. زۆر دڵنیانە بەڵام دوا وەڵامتەوە نییە؟ بەڵێ. بەڵێ دوا وەڵامیتی. با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ پێغەمبەر یەحیا و عیسا
درودی خۆیان لەسەر بێ کەوا پورزای یەکتری بوون. دەست خۆشگیانەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە پەیوەندی دواترمان کاک ژیار محەممەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکەت. باوکی سالارم کاتت باش. زۆر سپاس باسی بەڕێزم. زۆر سپاس دەکەم. ئێمە زۆر باشین. تۆ چۆنی؟ الحەمدوللا زۆر سپاس. جەنابەت باسی ئینشاڵڵا. زۆر باشم سپاس دەکەم. لەکوێوە لەگەڵمانی؟ وەڵا لە هەولێر. لە هەولێر سەر هەردوو چاوانم. باوکی سالار بەچیەوە خەریکی چ کارەی؟ وەڵڵاهی کاروبای ڕۆژانەوە خەریکین. یاخوا لەشت ساغ بێ و سەرکەوتوبی ئینشاڵڵا مانگی ڕەمەزانیش مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بە بۆتان. ئینشاڵڵا ئینشاڵڵا بخۆی خێر و بەرەکەتە ڕەمەزان. بێگومان ڕاستە بێگومان وەیە. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە و ژمارەیەکیش. باسفی بێ زەحمەت نەبی. باشە کام ژمارە؟ ژمارە سێ. ژمارە سێ لا بۆکسی سپی بزانین چ دەڵێتن؟ گوتی سێ ببوورە. ئەجا وڵی پرسیاری ژمارە سێش ناماوە. با دووەکە بڕوا دەڵێ بارەگای ناتۆ دەکەوێتە کام وڵات؟ بارەگای ناتۆ بەڵێ؟ وازام سویسرایە. بیگۆڕە وەڵامەکەت. پاریس فەڕەنسا. کە باوکی سالار دوو اختیاری دەدەمێ بەلجیکا یان هۆڵەندا؟ بڕۆس لە بەلجیکا. بەلجیکا دڵنیای؟ بەڵێ. بەڵێ دڵنیایە. با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ بەلجیکا وەڵامی دروستە. دەستت خۆش بێ و زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی باوکی سالار. سێلین مۆبین لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ سێلین مۆبین بۆ کۆمنتەکەی و دەچینە پەیوەندی دواترمان کاک ئیسماعیل لەم کاتت باش. زۆر سپاس مەمنون. باش ئینشاڵڵا. زۆر سپاس مەمنونم. وەڵی سوپاسی ناوێ. لەکوێوە لەگەڵمانی؟ وەڵام ماوەیەکە. لەکوێوە لەگەڵمانی لە کام شارەوە؟ لە سلێمانی. لە سلێمانیەوە سەر چاوانم. کاک ئیسماعیل سپاس بۆ پەیوەندیەکەت. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با سەوز بێ. باشە با سەوز بێ. کام ژمارە؟ ژمارە دوو. ژمارە دوو لە بۆکسی سەوز. وەڵی ژمارە دوو نەماوە ببوورە. کام ژمارەیەکی دیکە؟ چەند و چەند ماوە؟ بەس ژمارە دوو نەماوە کاک ئیسماعیل. با چوار بێ. با چوار بێ. باشە پرسیاری ژمارە چوار دەڵێت چی بزانین؟ زۆرترین ناوچەی شاخاوی لە کام کیشوەرە؟ کام کیشوەرە کاک ئیسماعیل؟ وەڵا بڵندشی یاسانکاری نییە؟ باشە ئاسیان ئەوروپا؟ ئاسیا. ئاسیا. ئەو کێ پێتی گوت؟ وەڵا کچەکەم. کچەکەت زۆر زیرەکە دەستی خۆش بێ. بەڵێ ئاسیا کیشوەری ئاسیا وەڵامی دروستە. سپاس بۆ پەیوەندیەکەت. دەستت خۆش بێ. دەست خۆش. سپاس بۆ ڕۆز جەمیل لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. دەمەوێت سپاس سپۆنسەرانی کەرەناڤاڵی کەناڵی دیمە بکەم. ئێمجی کە سیارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە. هەروەها ئێم سنتەر کۆمپانیای خۆشناو بۆ بەرەمەکانی LG هۆم ئیستانبول سۆنگل لایت و سۆنگل لایت کە ڕووناکەرەوەی جۆراوجۆری ئامادە کردووە و ئەتاسایی کە خەڵاتی ئاڵتونی ئامادە کردووە. ڤێننا بە خەڵاتی ئەلماسی سپاسیان دەکەین کەوا دیاری زۆر گرانبەهایان بۆ ئامادە کردوین. 13 لە ڕێگەی تیروپشکەوە ئەنجام دەدرێت. بەر لەوەی کۆمنتی بۆ ئەم پرسیارە هەڵبژێرین دەتوانن زۆرترین کۆمنت بنووسن بۆ پرسیارەکان دیکەش دەچین ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاوتان لێبێت خۆشەویستان. سپاس بۆ چاوەڕوانیتان. ئێستا دەمەوێت ئەگەر پێم بڵێن هاوڕێیانم کێ دوا کۆمنتی نووسی؟ مالی دلێر وەڵامی بۆ ئەم پرسیاری کۆتایی نووسیوە بە وەڵامی دروست بێکمان. سپاس بۆ کۆمنتەکەت. دەستت خۆش بێ. دەچینە پەیوەندی دواترمان. ئایا خانم کاتت باش؟ باش. باشی گیانەکەم؟ سەلامەتی یەخوا. یاخوا باش بی. ئایا خان لەکوێوە لەگەڵمانی؟
لە هەڵەبجە. لە هەڵەبجەوە ڕێز و خۆشەویستیەکی تایبەتیم هەیە بۆ هەموو خەڵکی هەڵەبجە. سڵاو و ڕێزم بۆ گشت بینەرەکانم. واتەکەم. ئایا خانبەچیەوە خەریکی چکارەی خوێنکارم. لە کام قۆناغی؟ پۆلینۆ. پۆلینۆ یەخوە سەرکەوتوبی ئیشاڵە گوڵەکەم. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە؟ با مۆردێ. با مۆر بێ. بەڵێ. باشە. کام ژمارە لە ڕەنگی مۆر؟ ژمارە حەوت. کچێ بەخۆی 5 و 4 و 3 ماوە. با 5 بێت. باشە با 5 بێ. پرسیاری ژمارە 5 دەڵێ یەکەم کۆمپانیای مۆبایل کە سیستەمی پەنجەمۆری بەکارهێنا چ کۆمپانیایەک بوو؟ ئاسانکاریمان بۆ هەیە؟ زۆر ئاسانە. چ مۆبایلێک بوو کام کۆمپانیا بوو کەوا یەکەم جار پەنجەمۆری بەکارهێنەوەتە ئەو مۆبایلە بە پەنجەمۆر ببێتەوە. کام جۆرەی مۆبایل بوو؟ ئەپڵ. ئەپڵ دڵنیای؟ بەڵێ. بەڵێ دڵنیایە؟ با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ کۆمپانیای ئەپڵ بوو. دەستت خۆش بێت. سوپاس بۆ پەیوەندیەکەت گیانەکەم. دەپی تۆش خۆش بێت. سوپاس دەکەم. دەچینە پەیوەندی دواترمان. نیگار خانم کاتت باش. باشتر بۆ تۆ گیانەکەم. چۆنی دڵەکەم؟ بەخزانەوەی سپاس زۆر یاخۆ باش بی. نیگار خان لەکوێوە لە گەڵمانی؟ وەڵا لە کەلارەوە گیانەکەم. لە کەلارەوە سەر هەردوو چاوانم. سپاس بۆ پەیوەندیەکە. دەستت خۆش بێ نیگار خان. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. وەڵی ڕەنگی با شین بێت. باشە. ڕەنگی شین. کام ژمارە؟ ژمارە 2. زانی ژمارە 2 ماوە. بەڵێ ژمارە 2 ماوە. پرسیاری ژمارە 2 کێوی بێستون لە کامە پارێزگای کوردستانی گەورەیە؟ بەڵێ وەڵی گوڵەکەم بۆ خوا شەبەکە زۆر خراپەوە بۆنێ باوەڕانەوە زۆر باش گەم لە پرسیارەکەنەوە چی بیستون لە چ شارێکە؟ پارێزگای کوردستانی گەورەیە؟ بەڵێ کوێت گوت؟ وەڵی ئێژم زانیاریم باشە. کرماشان سنە مەهاباد. کرمانشا کوێکێت خوا ئەفۆ کرماشان سنە مەهاباد. با کرمانشا بێت. بەس وەڕێتە نەیگۆڕم. نایگۆڕی تەواو دووەڵامتە؟ وەڵی دووەڵامم لێ بۆ دووەڵام وڵی دیگار خان بەدڵی خۆت بکە. من سێ اختیارمدا بەڕێستان. فەرموو کرماشانت هەڵبژار با ئێمەش وەڵامی ڕاست ببینین. بەڵێ کرماشان وەڵامەکە زۆر زۆر دروستە. دەستت خۆش بێت. گیانەکەم دەست چاوە خۆش بێت. دەست خۆش گوڵەکەم. سوپاس بۆ پەیوەندیەکەت. دلین دینا لە کۆمنت وەڵامی نووسیوە. سوپاس بۆ کۆمنتەکەت و دەچینە پەیوەندی دواترمان. دەریام کاتت باش. ئەلۆ کاتتان باش؟ چۆنی گیانەکەم؟ چۆنی بە قوربان باشی؟ زۆر باشم. تۆ چۆنی؟ زۆر سپاس. وەڵامین باشم ئەگەر تۆ باش بی. یاخوا باش بی. وەڵاهی باشین. سوپاس دەکەم. سوپاس بۆ خوا. لەکوێوە لە گەڵمانی؟ لە چەند کۆمەڵ. سەر هەردووک چاوم. سوپاس بۆ پەیوەندیەکەت گیانەکەم. سوپاس بۆ بینەربوونتان. دەریاخان باڵە گیان. پێم بڵێ ئیدی وردە وردەوان نزیک دەبینەوە لە جەژن ئامادەکاری دەکەن بە چیەوە خەریکن ئێستا؟ بەڵە بەڵە وەڵە ئامادەکاری باشمان کردو. جل کوردیمان کڕیوە و ئیتر سکلێت و تەرەسات وەم شتانە. دێ ئیشاڵڵا جەژنەکەش زۆر بە خۆشی و بە خێر و بەرەکەت بەڕێ بکەن ئیشاڵڵا. بە خۆشتان بێت. سپاس دەکەم. ئیشاڵڵا جەژنی ڕەمەزانیش جەژنێکی پڕخۆشی و شادی بێ بۆ گشت موسڵمانە. فەرموو با بچینە لای بۆکسەکان. کام ڕەنگەیانت دەوێت؟ با بۆکسی سپی بێن. بەسەر چاو بۆکسی سپین. کام ژمارە؟ ژمارە 1 و 4 و 5 ماوە. 1 و 4 و 5 با 5 بێ. کیسەڵ هێلکەکانی لەکوێ دەتروکێنێ؟ باڵەیە پرسیارەکە زەحمە نەوێت دووبارەیکەیتەوە. کیسەڵ هێلکەکانی لەکوێ دەتروکێنێ؟
لەناو لم و سک نییە لەم لە ناو لم و چی دیکە باڵێ وەڵی لم و خۆڵ و تەواوە دەستت خۆش بێ بەڵێ لە ناو خۆڵ دەیتروکێنێ دەستت خۆش بێت سپاس بۆ پەیوەندیەکەت خۆش بێت سەر چاوانم زانا عەبدوڵڵا لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ زانا عەبدوڵڵا بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ کاک نەبەسمان لەگەڵم کاتت باش سڵاو خاوتن باشی زۆر سپاس دەکەم زۆر باشم تۆ چۆنی بەڕێزی الحەمدولله باش یاخوا باش بی کاکە نەبەس لەکوێوە لەگەڵمانی لە سلێمانی و لە سلێمانی و سەر چاوانم کاک نەبەس سپاس بۆ پەیوەندیەکەت فەرموو ڕێگێکم بۆ بژێرە ڕەنگی زەرد ڕەنگی زەرد کام ژمارە ژمارە چەندی چەمە ژمارە تەنها ژمارە دوو ڕۆیشتووە لە یەک تا هەتا 5 ژمارە 5 ژمارە 5 پرسیاری ژمارە 5 بزانین چ دەڵێتن تیمساحەکان لە چ کاتێکدا فرمێسک دەردەدەن پرسیارێکی قورس بەڵێ پرسیارێکی قورس زۆر ئاسانە چ کاتێکە تیمساح فرمێسک دەردەدا لە کاتێکی فرمێسکی تیمساحی ڕێژی تر نازانم بەڵێ کاک نەبەس وەڵای پرسیارێکی قورسەی شتێک ناکەیت باشە ئەختیارت بۆ بکەم لە کاتی نان خواردن یان لە کاتی دڵتوندی لە کاتی نان خواردن وازانم ئەوەی دڵنیای دواوەڵام یان کاتێک دڵی توندە فەقیرێ ئەو جەدەگیرێتن لە کاتی نان خواردن دڵنیای نایگۆڕیتەوە نایگۆڕی بەڵێ مەی گۆڕا لە کاتی ناخواردن تیمساح فرمێسک دەردەدا سپاس بۆ پەیوەندیەکەی کاکە نەبەس لە سلێمانیەوە فەرهاد عەبدوڵڕەحمان لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ پەیوەندیەکەی دەستی خۆش بێ و دەچینە پەیوەندی دواترمان کاک محەممەدمان لەگەڵام کاتت باش باش بەڕێزم زۆر سپاس دەکەم زۆر باشم تۆ چۆنی یاخوا باشبی ئێمەش زۆر باشین سپاس دەکەم فەرموو کاک محەممەد بچینە لای بۆکسەکان کام ڕەنگەت دەوێ کام بۆکسمان ڕانەکێشراوە کام بۆکس وەڵاهی ئەگەر غەڵەت نەبم وەڵاهی لە ڕەشەکەی دوو دڵم ڕەش ڕانەکێشراوە بەڵێ هادوەڕە حەزم بەڕەشی نییە دەی باشە کام ژمارەیانت دەوێ کام ژمارە ژمارەکان ناڕن هەموو وەڵاهی ژمارە 2 هەتا 5 ینی دەبی داوای لێبوردن دەکەم چکە بۆکسی ڕەشی ڕاکێشراوە شێشێکمان نییە ژمارە سێ بەڕێز 3 یان 5 سێ پرسیاری ژمارە 3 لە بۆکسی ڕەش بزانین چ دەڵێ بابێتە سەر شاشە یاریگای شەهید فەرانسۆ هەریری لە کام شاری کوردستانە لە پایتەختی هەرێمی کوردستانە دڵنیای بەڵێ دڵنیام دڵنیای سەردانیت کردووە بەڵێ سەردانم کردووە بێگومان دەی زۆر باشە یاریەکانی هەولێرمە تەماشام کردووە زۆر باشە با ئێمە وەڵامی ڕاست ببینی بەڵێ لە هەولێر خۆشەویستە یاریگای شەهید فەرانسۆ هەریری دەستت خۆش بێ دەستی تۆش خۆش سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت بچینە لای کۆمنت هاوڕێیان هەژار هەڵشۆیی لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکانتان هاوڕێیان دەستان خۆش بێ باوکی هانۆمان لەگەڵم کاتت باش سڵاوت لێبێم کاتت باش کاتت باش وای خۆتان لێبێ زۆر سپاس لای خوا لە ئێوەش بێ لەکوێوە لەگەڵمانی باوکی هانۆ ئێمە لە هەورامانەوە لە هەورامانەوە سەر هەردوو چاوانم ڕێزی تایبەتیم هەیە بۆ هەموو خەڵکی هەورامان بەڕاستی ماشەڵڵا شوێنێکتان هەیە ئەوەندە خۆشە ئەوەندە دڵگیرە سەلامەت دنیاخوا لە خزمەتانە نەکاتیات
سپاس دەکەم ئینشاڵڵا دێن و سەردانی هەورامانیش دەکەن بەڕاستی شوێنێکی جگار دڵگیر و خۆشی کوردستانە. باوکی هانۆ بە چیەوە خەریکی؟ بەڵای مە پیشەمە مامۆستایە. یاخوا لەشتان ساغ بێ مامۆستا کارێکی زۆر پیرۆزە مامۆستایی سپاسان دەکەین دەستان خۆش بێ. سەلامت بیاخە. باوکی هانۆ فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با سەوت بێت. باشە با سەوز بێ کام ژمارە؟ ژمارە 5. بەسەر چاو ژمارە 5 لە بۆکسی سەوز دەڵێ چ ئاژەڵێک ددانی نییە؟ ئاژەڵێک ددانی نییە؟ بەڵێ؟ وڵایی ئاژەڵێکە زۆر بە هێواشی باوکی هانۆگەر سەڵتی تەلەڤیزیۆنەکەت کەم کە سوپاس دەکەم با لە مۆبایل و جۆمان لە یەکتری بێ هەڵبژاتنێکمان پێی هاوکاریمان بکەم. بەسەر چاو ئاژەڵێکی زۆر لەسرە خۆی زۆر هێواش هێواش دەڕواتن شتێکی ڕقی لەسەر پشتە. وڵایی بڵێم زۆر ئاسانە من یەکسەر وەسفەکەم بۆ کردی. آخر ئاژەڵ کیسەڵمانەیە کە بە هێواش دەستە خۆی ڕوات. ئەیچی ئێتەوە ئەمن وەسفەکەم لۆ کردیە توش ناوەکەی بە من بڵێ کەواتە کیسەڵ وەڵامی چۆیە؟ باش دەستەکانە خۆش بێت. کیسەڵ وەڵامی دروستە با وەڵامەکەش بێتە سەر شاشە بەڵێ کیسەڵە کەوا ددانی نییە دەستت خۆش بێ باوکی هانۆ سوپاس بۆ پەیوەندیەکە دەچینە لای کۆمنت هاوڕێیان. ڤیان ئەمین لە کۆمنت وەڵامی درستی نووسیوە سپاس بۆ ڤیان ئەمین بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ. کێما لەگەڵا؟ شەیما خان ئەم کاتت باش؟ باشتر باشە خاتنی گۆڵ. سپاس دەکەم زۆر باشم تۆ چۆنی؟ الحەمدلله باش بی. شەیما خان لەکوێوە لەگەڵمانی؟ بەڵێ؟ هەولێر سەر هەردوو چاوانە سپاس بۆ پەیوەندیەکەت فەرموو بۆکسێکم بۆ هەڵبژێرە. قاوەیی باشە چ ژمارەیەک لە بۆکسی کام ژمارە؟ 5. با پرسیارەکە بێتە سەر شاشە ئینجا بۆ دەخوێنمەوە. کام فریشتە ڕاست پێردراوە بۆ گەیاندنی وەحی پێغەمبەران؟ وەحی بۆ پێغەمبەران. جبريل عليه السلام. بەڵێ؟ جبريل. دڵنیای؟ بەڵێ. بەڵێ دڵنیایە با بەڵام بە ڕاست ببینین بەڵێ جبرائیلە سوپاس بۆ پەیوەندیەکەی شەیما خان لە هەولێرەوە. سپاس بۆ تۆش گیانەکەم. پەیام ئەحمەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەت گیانەکەم دەستت خۆش بێ. بچینە پەیوەندی دواترمان. سەنا خانم کاتت باش؟ عەلەیکوم السەلام وەڕەحمەت الله باشی گوڵەکەم؟ سەنا؟ سەوتی تیڤیەکەت کەم کە بەس با لە تەلەفۆنەوە قسە لەگەڵ یەکتر بکەین باشە گیانەکەم؟ سەنا خان لەکوێوە لەگەڵمانی؟ لە ڕانیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت پێم بڵێ پۆلی چەندی لە چ قۆناغێکی؟ پۆلی دوی سەرەتایی؟ دەی یاخوا سەرکەوتووبی ئیشەڵڵا داهاتوێکی گەش و ڕوونت هەبێ گیانەکەم. سەنا پێم بڵێ زیرەکی لە قوتابخانە؟ دەی ئافەرم هەوڵ بدە زۆر بخوێنە تاوەکو ببی بەو شتێکە خۆت دەتەوێ باشە؟ باشە پێم بڵێ دێ فەرموو چ شتێکم پێشکەش دەکەی؟ دەی یاخوا دەستت خۆش بێ زۆر زۆر سپاس دەستت خۆش بێ ئافەرم هەر بژی بە هیوای سەرکەوتنی زۆر سەناگیان. مادەم تۆ شتێکت پێشکەشی من کرد ئەوە من ڕاستەوخۆ ناو دەخەمە نێو تیر و پشکەوە کە دیاری زۆر زۆر گران بەهای تێدا ئیشەڵڵا بە خدیاوەرت بێ باشە گوڵەکەم؟
دەستا خۆش بێ. دەستی تۆش خۆش بێ گیانەکەم سەر هەردوو چاوانم دەستت خۆش بێ دووبارە. عەبدوڵڵا ئیبراهیم لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کاک عەبدوڵڵا بۆ کۆمنتەکەی و پەیوەندی دواترمان فاتمە خانم کاتت باش. باشە نەها. زۆر باشم تۆ چۆنی؟ سەلامەتی باشێت و؟ وەڵام باشمە تو کوی؟ والله لەخوای بەزادی ئەوان من لە دوێنێ جارە تەلەفۆن دەکەم جارەکەی دشکردم بە ڕەقەمی داد بۆ جاری برامە. دەی زۆر باشە دەستت خۆش بێ. سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ بینێربوونت گیانەکەم. فاتیمە خانمان ئەوە بۆ دووەم جارە پەیوەندی دەکەم. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. باوکی جارەکەی دیڕەنجی ڕەشبی. باوکی جاری دیڕەنجی ڕەش بیتن ئەوە لۆ ڕەش سپی هەڵبژێرە سووری هەڵبژێرە. ڕەنجی ڕەشە یعنی ئێوە ڕۆژەمە کەسێکیشم کرد یعنی ڕەنجی ڕەش بام دێبوو لۆ ڕەنجی ڕەش عاز دێبوومەوە نازانم عازم لە ڕەنجی ڕەشە. قەنانەقەن وڵای خۆی ئەمنیش زۆر ڕەنجی ڕەشم پێ جوانەوە نەبی ئەم پێم جوانە بیتن. بەس ئەها نازانم کچیش هەر بە جلکی ڕەنگا و ڕەنگ و شتی ڕەنگا و ڕەنگەوە جوانە. والله عازم نێنیم ڕەنگا و ڕەنگی عازم نێ ڕەنج ڕەشبی. نا خۆت فێرە ڕەنگەکان بکە ئەوها باشە؟ ئیشاڵڵا. باشە ژمارەکان 2 4 5 ماوە. 5 باشە 5 بزانین 5 دەڵێتی بۆ فاتمە خان. کۆڕەوە مەزنەکەی ساڵی 1991 لە چ بەروارێک بوو؟ وڵی ئەوە گەرە قورسە. بەخوای قورس نییە ئێستا بە بابت بڵێ یەکسەر دەزانی. ڕاوە بابیشم تۆشەتە لە زۆنی دەڵی. ئەڵە بزانین باوکی بەڕێستان چ دەڵێتن. اختیار شتێکیان ئاسانکاری شتێک نازانی باوکت نازانی؟ بابە نازانی؟ لە مانگی سێە فاتیمە لە مانگی سێە بەڵام چ ڕۆژێک؟ لە مانگی سێە بەڵام چ ڕۆژێک؟ بەڵێ. اختیارەکانی عەناقە ئاسانکاری ملکی عنی ئەوم دۆم بەیدانەی؟ بەخۆی زۆر ئاسانە لە کۆتاییەکانە یعنی کۆتا ڕۆژەکانە اینجا کام ڕۆژ؟ لە کۆتا ڕۆژەکانە. 29 یان 30 یان 28 30 یان 31 30 یان 31 بەڵێ 33 یان 31 سێ. وڵای دەترسێم نەزانم. بەخۆی دوو اختیارم دایتە تو گیانەکەم هەر دەبێ بزانی. بابە دەبێت چیان هەڵبی. دەڵێ چی بابەت؟ بام دەرێت سیدان ئەم زرمە گەهەنە بوو؟ بزانم ئەو بابت دەڵێ سی ئەتو دەڵێ چەند؟ بە قورعان ئەمن نازان دەترسێم یعنی وڵی مەچی بریم جوها باز نەبی یعنی ها؟ تەواو ئەتو ژمارە چی بڵێ بزانم؟ بابت دەڵێ سی ئەتوش بڵێ 31. ئەمن دەرێن 31 باشم درستی. دەمادەم بە قسەی خۆت بکە. 31 سێ با وەڵامی ڕاست ببینین بەڵێ 31 1991 بوو کۆڕەوە مەزنەکە. دەستت خۆش بێ گیانەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس دەکەم. بچینە لای کۆمنت هاوڕێیان هودە جاف لە کۆمنت هاوکارانم هەڵیان بژاردووە کە وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکە سپاس بۆ ئەو هاوڕێیانی کەوا لە ڕێگەی لایڤەوە سەیری پرۆگرامەکەمان دەکەن. دەستان خۆش بێ ماندوو نەبن لە بیرمەکەن لایڤەکە شێر بکەن لای خۆتان و هەوڵ بدەن زۆرترین کۆمنت بنووسن بۆ وەڵامی پرسیارەکانی دیکەش تاوەکو بە خدیاوەرتان بێ. بوشڕا بەخشندەمان لەگەڵە ببوورە. بەخشندە خانم کاتت باش؟ سلام علیک شەیما خانم باشی؟ عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا زۆر باشم گیانەکەم تۆ چۆنی؟ وەڵا باشم سلامەت بێگەلێوە باش بوو. یاخوا باش بی وەڵا باشین ئەلحەمدولیلا. لە کێوە لەگەڵمانی؟ لە چۆمانەوە. لە چۆمانەوە. سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ بینەربوونتان. بەخشندە گیان بە چێوە خەریکی؟ وەڵا خوێندکارم. خوێندکاری سەرکەوتوبی ئیشەڵڵا داهاتوێکی گەشت و ڕوونت هەبێ گیانەکەم. فەرموو بۆکسێکم بۆ هەڵبژێرە. ڕەنجی پرتەقاڵی. باشە پرتەقاڵی کام ژمارە؟ هەموو ژمارەکان ماون؟ هەموو ژمارەکان نەماوە ناوەڵڵا ژمارە 1 و 2 3 ماوە. ژمارە 3 پرسیاری ژمارە 3 لە بۆکسی پرتەقاڵی دەڵێ
قورسترین ئاژەڵ لە ڕووی کێشەوە لەسەر زەوی کە لەسەر زەوی بژی کامەیە؟ قورسینسیت خخوای بزات شارەکە گزارکەوەکە گەیشتم. قورسترین ئاژەڵ لە ڕووی کێشەوە واتە ئاژەڵێکی زۆر گەورەیە زۆر قورسە کێشەکەی کە لەسەر زەوی ئەو ئاژەڵە دەژی چ ئاژەڵێکە؟ وهي حوت قال خلاص نظم حوت نەخێر بیگۆڕە ئاژەڵەکە ئاویە وشکانیە لەسەر زەوی دەژیتن. فیل دڵنیای؟ وهیجا بڕای من هەرو جوانێ حوت نەبی فیلە با وەڵامی ڕاست ببینین بەڵێ فیل ئاژەڵێکی گەورەیە. دەستت خۆش بێت سپاس بۆ پەیوەندیەکەت. هودا جاف لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەی. پەیوەندی داهاتوومان دایکی ئەحمەدم کاتت باش؟ دایکی محەممەد. دایکی محەممەد ببوورە دایکی محەممەد چۆنی باشی؟ سەلامت بیاخە دەستخۆسی بەرنامەکە لیاکەم مانگی ڕەمەزانمان لە هەمومان قبول بێ. زۆر زۆر سپاس دەکەم سپاس بۆ بینەربوونت دەستی تۆش خۆش بێ ئامین ئیشەڵڵا مانگی ڕەمەزان مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایەکمان و لە هەموو لایەکیش پیرۆز بێ ئیشەڵڵا. سەلامت بیاخە میوانێکی ماشەڵڵا ئەوەنە جوان و ڕەحسوکی خۆزگا هەلە ساسەکە دوای ڕەمەزانیش بەردەوام بووی. دەستەکانت ماچ دەکەم زۆر زۆر سپاس دەکەم سپاس بۆ قسە جوانەکانت دایکی محەممەد. سەلامت بیاخە. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. وەڵا دا ڕەنگی ڕەش بێ. باشە ڕەنگی ڕەش کام ژمارەیانت دەوێت دایکی محەممەد؟ وەڵا ژمارە 2. ئەرێ وەڵا بەش ژمارە 2 و 4 مابوو مادەم ژمارە 2 دەڵێ ماوەی پێغەمبەرایەتی محەممەد درودی خوای لەسەر بێت چەند ساڵ بوو؟ بەڵێ خۆم دووبارەکەرەوە بێ زەحمەت. پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ ماوەی پێغەمبەرایەتی چەند بوو؟ 1 دقەیە بووە سەدا هەنێ بیری لێ بکەمەوە. ئایرە وەڵای تۆزە بیری لێ بکەوە وەڵامێکی ئاسانە. چەند ساڵ پێغەمبەرایەتی کرد؟ 23 ساڵ وایە. 23 ساڵ ئەرێ وەڵا زۆر زۆر دروستە با وەڵامەکەش بێتە سەر شاشە. بەڵێ 23 ساڵ ماوەی پێغەمبەرایەتی بوو دەستی تۆش خۆش بێ دایکی محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. سەرچاوانم. سارا ئەحمەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە هاوکارانە ماڵیان بژاردووە دەستی خۆش بێ. لانە خانمان لەگەڵام کاتت باش؟ هەموو کاتێکتان باش چۆنن باشن؟ زۆر باشین سپاس دەکەمەی تۆ چۆنی باشی ئینشاڵڵا؟ زۆر ماڵم سپاس. یاخۆ باش بی لانە خان لەکوێوە لەگەڵمانی؟ هەولێر. لە هەولێرەوە باشە بەچێوە خەریکی چ کارەی؟ وڵا لە ئێستادا لە ماڵەوەما لەشت ساغێ ئیشاڵە گیانەکەم سپاس بۆ بێنێ فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. سەوز. باشە ڕەنگی سەوز کام ژمارە؟ ژمارە ئەرێ وەڵا جا ژمارەیەک و 3 ماوە ژمارە 3 بۆ تۆی خۆشەویست دەڵێ حسێن حوزنی موکریانی لە ساڵی 1925 لە چ شارێک چاپخانەی دامەزران؟ ڕەواندز. بەڵێ؟ ڕەواندز. ڕەواندز دڵنیای؟ وڵای کرد وەکو دڵنیایە بەڵام لەوێ زۆر کاری کردی و ئەزمۆنی خۆی پێشکەش کردووە. زۆر زۆر باشە ڕەواندز دواوەڵامی لانەخانە ئێمەش باوەڵامەکەی ببینین بەڵێ لە ڕەواندز یەکەم چاپخانەی دامەزران سپاس بۆ پەیوەندیەکە دیانەکە. دەست خۆش گوڵەکەم سپاس دەکەم دەچینە لای کۆمنت هاوڕێیان. نەرمین کامل کۆمنت وەڵامی دروستی نووسیوە لە کۆمنت. پەیوەندی دواترمان کاگ ئەحمەدم کاتت باش؟ کاگ ئەحمەد. بەڵێ سەلام عەلەیکم شەیما خان. عەلەیکم سەلام. دایکی ئەحمەدی ببوورە زۆر داوا لێبوردن دەکەم دایکی ئەحمەد سەوتی تەلەڤیزیۆنەکەت کەم کە با بەیەکەوە قسە بکەین لە مۆبایلەوە تەندروستی چۆنە باشی ئینشاڵڵا؟
والله لەخوای بەزادی ئەتو کۆی باشی والله زۆر باشمە الحەمدولله ئینشاڵڵا ئێوەش زۆر باش بن. دایکی محەممەد لەکوێوە لەگەڵمانی لەکوێوە لەگەڵمانی ئەحمەد لە سۆران دایکی ئەحمەد لە سۆران سەر هەردوو چاوانم سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ هەموو بینەرەکانمان لە سۆرانی خۆشەویستەوە ڕێزێکی تایبەتمان هەیە. دایکی ئەحمەد فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ڕەنگی سپی باشە ڕەنگی سپی کام ژمارە 4 و 1 ماوە با ژمارەیەک بێ باشە ژمارەیەک بزانین دەڵێ چی کام وڵات زۆرترین ڕێژەی دانیشتوانی موسڵمانانی لێیە سعودیانە دایکی ئەحمەد هاوکارم کە شەیماخان هاوکاریت بکەم بە سەر چاو ئەندەنووسیا باشە جێت لێمە بەڵێ باشە ئەندەلوسیا یان مالیزیا یان مالیزیا ئەندەنووسیابی دڵنیای وڵای دڵنیانیمە بەس یارمەتیم بدە باشە منی هاوکاری پەیوەندیت پێواکەم بەس وەرناگرێ زۆر سپاس دەکەم کەوا ئێستا پەیوەندیەکە وەرگیراوە دەستت خۆش بێ بەڵێ ئەندەلوسیا وەڵامی دروستە دایکی ئەحمەد دەست خۆش سەرچاوانم سپاس بۆ پەیوەندیەکەت اینجا دەچینە لای کۆمنت دوو کۆمنت ماوە بۆ دوو پرسیار دەچم سپاسی سپۆنسەران دەکەم ئێوە بەردەوام کۆمنت بنووسن لە بەرەوەی دایکی ئەحمەد دایکی ئەحمەد دوا پەیوەندیمان بوو بۆیە هەوڵ بدەن بۆ پرسیارەکانی دیکەش کۆمنت بنووسن تاوەکو لە کۆتاییدا 12 کەس هەڵبژێرین ئەو دوای کۆتایی و لەگەڵ 10 کەسی دیکەش سپاس بۆ MG کە سیارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە M سنتەر بە ئایفۆن 15 و کۆمپانیای خۆشناو بۆ بەرەمەکانی LG هۆم ئیستانبول بە خەڵاتی جۆراوجۆر سۆنگڵایت بە ڕووناکەرەوەی جۆراوجۆر ئەتاسای خەڵاتی ئاڵتونی و ڤێنە بە خەڵاتی ئەڵماسی سپاس بۆ سپۆنسەرانی کەرنەڤاڵی کەناڵی دیمەن کە دیاری زۆر گرانبەها و تایبەتیان بۆ ئەوەی خۆشەویست ئامادە کردووە کە 13 تیر و پشک ئەنجام دەدەین لە فامیلی مۆڵ ئیشەڵا بۆ ئێوە بۆ هەر یەکێک دەربچێت کە پەیوەندی کردووە و یاخود لە کۆمنت وەڵامی درستی زانیوە اینجا بەر لەوەی بچمە لای کۆمنتەکان دەمەوێت شتێکتان پێ بڵێم ئەگەر بەیانی ڕۆژی پێش جەژن بێت واتە ڕۆژی عالفە بێ ئەوە ئەمڕۆ دوا پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان دەبێت بەڵام ئەگەر بەیانیش تەواوکەری مانگی ڕەمەزانی پیرۆز بێ واتە ڕۆژی عالفە نەبێت ئەوە بەیانی دوا پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان پێشکەش دەکەین ئینشاءڵڵا مانگی ڕەمەزان مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ گژ موسڵمانان لە هەر شوێنێک بن ئەو مانگەتان بە خێر و خۆشی بەڕێ کرد بێ ئینشاءڵڵا دوعاکانتان قبول بێ هەر مرازێک کە لە دڵی هەر کەسێکدایە ئینشاءڵڵا خوای گەورە باشە بێنتە ڕێی هەموو لایەک من دڵخۆشم کاوە بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز شەوانە پرۆگراممان هەبوو پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان هەموو شەوێک ڕاستەوخۆ لەگەڵتان بووم بینەرێکی زۆر تایبەتی کۆ کردەوە پرۆگرامەکەم لە ماوەیەکی زۆر کورتدا اینجا دەمەوێت شتێک بڵێم زۆر خەڵک داوای دەکرد هەروەکو خۆشتان بینیتان و زۆر خەڵکێکیش پەیوەندی دەکردکەوە پێی خۆش بوو پرۆگرامەکە بەردەوامی هەبێ بەهۆی ئەوەی کەوا ئێوە زۆر داواکاریتان لەسەری هەبوو ئێمە بڕیارماندا لە دوای ڕەمەزانیش پرۆگرامەکەمان بەردەوام دەبێ هەفتەی ڕۆژێک ئینشاڵڵا هەواڵەکەتان پێ خۆش بێت دوو دەمەوێت جەژنە پیرۆزەتان لێ بکەم لەبەرەوەی نازانین بەیانی ڕۆژی عالفێ یانە جەژن لە هەموو لایەک پیرۆز بێ ئیشاڵڵا جەژنێکی پڕ خێر بێ بۆتان بەخۆشی بەڕێی بکەن ئیشاڵڵا دەچینە لای کۆمنت هاوڕێیان سەباح خۆشناو و علی لوقمان بۆ وەڵامی دوو پرسیاری کۆتایی وەڵامیان نووسیوە دەستیان خۆش بێ ئێستا دەچینە لای ئەو 10 کۆمنتەی کەوە
بە درێژایی ئەوەندە کۆمنتەی کە هاتیە دەکەس هەڵدەبژێرین با بزانین کێ دڵدار ئەرشاد، هێلین نامێق، تارا سلێمان، ڕۆز لاس، بەیان کاکەسوور، ئاسۆ محەممەد، لانیا پشدەری، هۆشیار حەبیب، ڕەوەز گۆران، محەممەد هێمن کۆمنتیان نووسیوە. دەستان خۆش بێ، سپاس بۆ کۆمنتەکانتان، دەستان خۆش بێ، جەژنتان پیرۆز بێ ئیشاڵڵا. نازانم بەیانی دەگەڕێمە وڵاتانیان لا، بەڵام ئیشاڵڵا کاتێکی خۆشمان بەسەر بێ بەیەکەوە. ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو بینەرەکانمان لە هەر شوێنێکی ئەم کوردستانە جوانان. هیوادارم هەواڵەکەشتان بەدڵ بوو بێ، پێتان خۆش بوو بێ. لە دوای پرۆگرامیش لە دوای ڕەمەزانیش پرۆگرامە بەردەوام دەبێ بە گۆڕانکاری بێگومان، بە گۆڕانکاری دیکە و خەڵاتی باشتر. سپاس بۆ بینەربوونتان، خواتان لەگەڵ، کاتێکی خۆش.